مامۆستا فیردەوس سڵاو لێ بە چۆنی؟ سڵاو لە ئێوە زۆر خۆشحاڵ بووم بە هاتنی جنابتان زۆر سپاس. پرۆگرامی ئێسیمەس. زۆر سپاس. مامۆستا ڕۆژێک چۆنتە بۆ ئەمڕۆ لەگەڵ منداڵەکان؟ ڕۆژێکی زۆر خۆشە بەتایبەت یانی لە ڕووی بیرکاری و زۆربەی دایکباکان کە کێشیان لێ هەیە، بەڵام بۆی پرۆگرامێکی ئاوهایە کە هەم منداڵەکە بەخۆی حەسیلێتی خۆی داوای دەکاتەوە زۆرجار. ئەو هەستێکی زۆر خۆشە وەکو مامۆستای بیرکاری. وەکو مامۆستایەکە ینی ڕۆڵی هەیە لەوەی کە لای قوتابیەکە خۆشەویستی بکە لای زۆر بالضبط. مامۆستا دەمەوێت لەوە دەست پێ بکەم ئێزنیمات چییە و سوودی چییە بۆ منداڵان؟ ئێسیماس پرۆگرامێکی جیهانی نێودەوڵەتیە لە ساڵی 2017 تاوەکو ئێستا زیاتر لە 30 وڵات وەکو خولی هاوین و قوتابخانەکان دەیخوێنن. لەلایەن ئوستا سلێمانەوە داهێنراوە کە خەڵکی فەڵەستینە زیاتر لە 700 بیرۆکەی جیاوازی تێدا دۆزراوەتەوە تەنها بە بەکارهێنانی دەستیش بەبێ بەکاران هیچ ئامێر و بژمێرێک تەنها گرێکانی دەستیان بەکار بۆ هەموو تەمەنێک دەبێ ینی لە تەمەنی 4 ساڵی گونجاوە هەتا وەکو 7 ساڵی سەر و 8 ساڵیش وەکو ڕاهێنەر وەردەگیرێت. زۆر باشە. ئایا ئەگەر دایکێکیان دایک و باوکێک بێکەوە منداڵێکیان هەبێ بیانەوێ بەشداری ئەو خولەیە پێ بکەن بۆ منداڵەکان ناونووس بکەن بۆ ئێرە، ئایا سوودەکەی چییە بۆ ئەوان؟ چەند ڕوویەک سوودی هەیە بەڵام من هەندێکیان لێرە باس دەکەم. سەرەتا منداڵ بە دەستی خۆی ئیش دەکات، یعنی چۆن دەڵێ لەمسێک لەوکو مشکی بۆ مشکی دەراوە لە ڕووی دەمارەکانە ئەمەش کاریگەرێکی زۆری دەبێت. لە یەک کاتەوە ئاکات هەردوو لای مشکی منداڵەکە بەکاربێ بۆ چونکە لای ڕاست و لای چەپی مشکمان هەیە. ئێمە لای ڕاست و لای چەپ هەرێکیان تایبەت بە ئیشێکی خۆیان هەیە، بەڵام کە ئێمە ڕەنگمان تێکەڵ کردووە بە ژمارە کە ئەمەش لە یەک کاتە وا لە منداڵەکە ئەکات بەهۆی ئەو پرسیارەوە بەوەی هەندێک یاری تایبەت بە پرۆگرامەکە لێ کاتە هەردوو لای مشکی بەکاربهێنرێت. زۆر باشە. بێگومان سوودی زۆر زیاتریشی هەیە، بەڵام بە کورتی باس کرد. دەست خۆش بێ مامۆستا ئەی ئەو شتانی کە لێرە هەن ئایا سوودیان چییە؟ وەکو ماتریال بەکاری دێنێن یان پێویستی بووبرە ئەوەی کە ئێستا باسم کرد وتم ڕەنگەکان و ژمارەکان کە تێکەڵ بەیەکەکەین. ئێستا لە ئێزیماسا هەرێکێک لە ژمارەکان ڕەنگی تایبەتی خۆمان پێداوە. ئێستا بۆ نە ئەمەی کە دەستی منە حەوتە پرتەقاڵیمان کردو بە حەوت، لێرە زەرد سەیە. سەرەتا مناڵەکەی پێ ئاشنا ئەەکەی لە ڕێگەی گۆرانیەوە بێت یان هەر شتێک بێت لە یەکە تاوەکو نۆ هەرێکی و ڕەنگێکی تایبەتی خۆی دواتر بۆ شێوازە پیشانی ئەدەی تۆ لێ کاتەوە ئەکەی هەردوو لای مشکی منداڵەکە بەکاربێت، هەم لە لای ڕەنگەوە هەم لە لایەن ژمارەوە. زۆر گرنگەوە تاوەکو تێست وەرگرتی تێستیش دەتوانین بەکاری بێنن ئەمە یان لە ناو وانەوتنەوەکە لە ناو پرۆسەکە بەکاری بێنن. بێگومان پێش ئەوەی منداڵ وەرگرنی ئەوەی کێک بوو لە تەستەکان کە ئێمە بەکارمێنرایە بۆ لایەنی هیزری منداڵەکە مەزان ئاتا چەند ئەم شتی بیر دەمێنێ ڕەنگەکان و ژمارەکان. ئەی لەبارەی ئەزمموی خۆتەوە وەکو بەرپرسیارەتی وەکو تاواکردنی چ ڕاهێنانێک چ خولێک بۆ ئەوەی کە ئێستا دەتوانی خول بڵێەوە بۆ مامۆستایان و بۆ قوتابیان چ بەشێک تەواو کردویان چ ڕاهێنانێک وەرگرتووە؟ من خۆم مامۆستای بیرکاریم و دواتر بەشداری کورسێکم کرد هەر ئاستی یەکەم بوو، بەڵام زیاتر کە زیان زۆر ئیسفادەی هەیە بەردەوامی پێدا دواتر بوومە تیئۆتی. بەڵێ ئێستا دەرس بە ڕاهێنار دەڵێنەوە بە شێوازی ئۆنلاین و ڕوبەڕووشوانە. دەتوانین ڕاهێنەری تریش دروست بکەیت. بەڵێ بێگومان ئەوانش کۆمەڵێک منداڵی تر بەرهەم دێن و کە بێگومان لە چەند شارە جیاوازەکانی دیکە هەمان بۆ لە ڕانیە لە دووهۆکەیانی لە زۆربەی شارەکانی کوردستان ئێمە ڕاهێنەرمان هەبووە. زۆر باشە. دەست خۆش مامۆستا